بەناوی خی گەورە و میهرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام السلام علیکم وڕحمەت الله وبرکاته. سەرەتا بە ناوی خۆم و ستافی ئەم بەرنامە جوانەوە پیرۆزبایی لە مانگی هاتنی مانگی ڕەمەزان و داواکارین لە خی گەورە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایە قوبڵکە. خی گەورە تاعەت و عیبادەتمان لێ قوبڵکە ئینشاءڵڵا. لەگەڵ لەم مانگە پیرۆزەیە ئینشاءڵڵا و لەم کەناڵە جوانەیە لەگەڵ تا نابین ئینشاءڵڵا بۆ بەرنامەیەکی پڕ سوود و زانیاری. هیوادارم بتوانم و لەگەڵە و بەڕێزانەی کە لەگەڵمان بتوانین کۆمەڵە زانیاری بە سوود و ئەوەی لە گیرفانمانە بێین بە ئێوەی بەڕێز ئینشاءڵڵا. بەرنامەکەمان لەم ڕەمەزانەیە باسی چەند پایەیەکی لە ساغیەکەین، بەڵام گرنگترین پایی لە ساغی خۆشەویستان و ئازیزان بابەتی خۆراکە. بەرنامەکەمان لەژێر ناونیشانی خۆراک دروستیە. وەکوتم زۆربەی بەرنامەکە و بابەتی بەرنامەکە باسی خۆراکەکەین ئینشاءڵڵا لەگەڵتانە، بەڵام لە ناو بەرنامەکانە ئینشاءڵڵا باسی پایەکانی تری لە ساغیەکەین ئینشاءڵڵا. بەڵام لەم بەرنامەیە مەکوتم زۆربەی زۆری بەرنامەکە باسی جۆری خۆراکەکانەکەین و خۆراک لە لەشا چی لێ دێ و سوودەکانی خۆراک چیە ئینشاءڵڵا. بەڵام لەم بەرنامەیە وەکوتم هەر خۆم نیم، من دوو شێفم لەگەڵای، یەکێکیان شێف دیار ماشەڵای لێبێ خەبیری دروستکردنی خۆراکە و جۆرەکانی خواردن، و شێفێکی تریشم لەگەڵایە ئەویش دادە شەیما و شێف شەیمایە خەبیری دروستکردنی زەڵاتەیە. دوایی لەگەڵمانە بێ بزانین چەند زەڵاتێکی جوانی بۆمان دروست کردو ئینشاءڵڵا لەم بەرنامەیە. خۆشەویستان، پێشەوەی بڕۆمە لای هاوڵانی بەڕێزم، ئەمەوێ باسی بە خاڵی یەکەم کە و حەڵقەی یەکەمتان بۆ بکەم. حەڵقەی یەکەم و بابەتی یەکەم ئەبێ ئێمە بزانین ئەم گروپە خۆراکیانە، چکە بابەتەکەمان وەکوتم خاڵی یەکەم کە بابەتی پایەی یەکەم پایی لە ساغی بابەتی خۆراکە. فەلەم بابەتی خۆراکەیە و ئەبێ ئێمە بزانین گروپە خۆراکیەکان چین. بەڕاستی زۆر گرنگە خاڵی یەکەم بزانین گروپە خۆراکیەکان. فمن باسی گروپە خۆراکیەکانتان دەکەم ئازیزان. گروپە خۆراکیەکان ئەبن طبعاً خۆراک ئەبێ بە چەند بەشێکەوە. خۆراک ئەبێ بە 4 بەشەوە، هەندێک ناوەند هەیە ئیکەن بە 4 بەشەوە، هەندێک ناوەند هەیە ئیکەنە 5 بەشەوە، هەندێک ئیکەن بە 3 بەشەوە بەڕاستی. بەڵام ئەوەی بە شێوازێکی گشتی ئاوا 4 بەشێکە جۆری خۆراکەکان. خۆراکێکمان هەیە و ئێستا هەموو دەستگا خۆراکیەکان لەسەرین، ئەوەیە کە پێوتێ خۆراکی تەواو، خواردنی تەواو. خواردنی تەواو چییە؟ ئەو خواردنەیە کە هێتە سەرسفرە، واتە خواردنێکی تەواوەتیە. یعنی مەسەلەن بۆ نمونە میوە و سەوزەکانە، بۆ نمونە پاقلەمەنیەکانە، بۆ نمونە دانێوەڵە تەواوەکانمانە، بۆ نمونە گۆشتەمەنیمان هەیە، بۆ نمونە هێلکەمان هەیە، شیرەمەنیمان هەیە. ئەمانە خۆراکە تەواوەکانمانە. ئەمانە بەرکەوتەمان هەبێ لەگەڵیا لە ڕۆژانەیە گرفتمان بۆ دروست ناکە بە مەرجێک. مەرجەکەیش ئەوەیە کە مەرجی ئەوەیە کە زۆرخۆری و زیادەڕۆیی لێتیان نەکەین. خۆشەویستان، ئەمەوێ لە دوای ئەم هەڵقەوە، لە دوای ئەم بەرنامەی ئەمڕۆوە ئیتر یەکێک نەڵێت چی بخۆین و چی باشە و چی باش نییە، و چونکە لێرەیە وەڵامی ئەو پرسیارەتانە دەینەوە. فبۆیە جۆری یەکەم لە خۆراکەکەمان وەکوتم خۆراکی تەواوە، خۆراکی تەواوەتیە کە ئەمە بەرکەوتەی ڕێژانەمان ئەبێ ببێ. بەرکەوتەی ڕۆژانەی ئێمە ئەبێ ئەم خۆراکە ئەم قایمەیە بێ، خۆراکە تەواوەتیەکان بێ بەڕاستی. باشە، ئەم خۆراکانەیە طبعاً خۆراکێکی وەکو چۆن ئێمە پێڵین بنزینێکی سۆپەر ڕۆژانە بەرکەوتەمان هەبێ لەگەڵایە، بەس وەکوتم بە مەرجێک پایەکانی تری لەش ساغیمان ئەنجامدا بێ. یعنی بەتەنیا نا، پایەکانی تری لەش ساغیمان ئەنجامدا بێ و لەگەڵی شایە زیادەڕەوی و زیادەخۆری لەم خواردنانە نەکەین. جۆری وەکوتم ئەمە جۆری یەکەمی خۆراکەکەیە. جۆری دووەمی خواردنەکانمان
جۆری دووەمی خواردنەکانمان چییە؟ جۆری دووەمی خواردنەکانمان کە پێوترێ پرۆسێست فود. جۆری دووەمیان پرۆسێس فودە. پرۆسێس فود چییە؟ پرۆسێس فود ئەوەیە کە خۆراکەکە خودی خۆی جۆری دووەمی خۆراکەکەمان خۆراکێکی پێوترێ پرۆسێس واتە پرۆسێس کراوەکانە. ئەم پرۆسێس کراوانە بن بە دوو بەشەوە. بەشێک لەم پرۆسێس کراوانە ئەم خۆراکە پرۆسێس کراوانە بەشێکیان هەر خودی خۆی سەرچاوەکەی خۆراکە تەواوەکەیە واتە هەر با بڵین گۆشتەمەنیەکانە هەم پاقلەمەنیەکانە هەم سەوزە و میوەکانە بەڵام بە پرۆسێسێکی بەسیط یان ئاسان یا کراوە. یعنی مەسەلەن دانەوێڵەیەکی تەواو کراوە بە چی؟ کراوە بە نان. ئەمە یان پەنیرێک جۆرێک شیر پەنیری لێ دروست کراوە. چونکە بۆچی پرۆسێس کراوە بەڕێزان؟ لەبەرەوەی خوێی تێەکەی ئەیکەی بە هەویر و ئەیکەی بە نان. ئەمە پرۆسێس کراوە. ئەم بەشە ئەم جۆرە خۆراکەیە ئەمیش خۆراکێکی تەندروستە. ئەوەی کە خۆراکێک پرۆسێس کراوە و لەگەڵیشایە کەمترین دەستکاری کراوە ئەمەش بەرکەوتەمان هەبێت لە ڕۆژانە لەگەڵیایە کێشەمان بۆ دروست ناکە. ئەی باشە. جۆرێکی ترمان هەیە لەم خۆراکانە کە پێوترێ پرۆسێس بەڵام پرۆسێسەکەی تۆزێک زیاترە واتە دەستکاریەکەی تۆزی زیاترە. بۆ نمونە ئەم پاقلەمەنیانە خودی پاقلەمەنیەکان خۆراکێکی تەواوە بەڵام ئەگەر ڕۆشتە ناو قوتووەوە ئەبێ بە خۆراکێکی پرۆسێس کراو. ئەو خەیارەی کە لەوەیە هەیە لە سەوزە و میوەکەیە هەیە ئەگەر ئەو خەیارە بڕاتە ناو قوتووەکەوە ئەبێ بە خۆراکێکی پرۆسێس کراو واتە ئەبێ بە خەیار شۆر. ئەم خۆراکەیە مەسەلەن گۆشتەمەنیەکە ئەڕاتە ناو قوتووەکەەوە چکە تۆمی مەوادی ئیزافی تیا مەوادی تیا ئیزافاکەین. ئەمە پێوتێ خۆراکی چی؟ ئەمە پێوتێ خۆراکی پرۆسێس کراو. پرۆسێس کراوەکەی تۆزێ زیاترە لە جۆری یەکەم بەرکەوتەمان لەگەڵیایە ئەبێ کەمتر بێ. وەکووتم ئەمە تەیباتەکەیە کە قورئان باسیەکە ئەبێ ئێمە بیخۆین. ئەمەی تر پرۆسێس کراوە جۆرێکیان پرۆسێس کراوە کەمتر پرۆسێس کراوە جۆرێکیان پرۆسێس کراوە تۆزێک زیاتر خراوەتە ناو قوتووە. ئێمە بەرکەوتەمان لەگەڵ ئەو خۆراکانەی کە لە قوتوو لێنراوە ئەبێ چی بێ؟ ئەبێ کەمتر بێ. باشتر وایە لە یەک جۆری یەکەم و جۆری دووەم بێ. باشە. ئێستا چیەکەین؟ ئێستا دێنە سەر مشکیلەترین جۆری خۆراک بەڕێزان. مشکیلەترین جۆری خۆراک فرە پرۆسێس کراوەکانە. ئەم فرە پرۆسێس کراوانە مشکیلەیە خۆشەویستان ئازیزان بینەرانی خۆشەویست. ئەم فرە پرۆسێس کراوانە ئەمەی بەم شێوازە سەیریکەن ئەوەی لە دوکانەکانە هەیە مناڵەکانمان ئەیخوا ئەمە فرە پرۆسێس کراوە بەڕاستی. ئەو شیرینی و شەربەت و کولیچە و کێک و ئەوانە و لەگەڵیایە گۆشتەمەنیەکان و گۆشتی فاسفود و لەگەڵیایە پەتاتەی ئەنواع و ئەشکال بە جبس دروستی ئەکرێ ئەمانە فرە پرۆسێس کراوە خۆشەویستان و عەزیزان. نابێ بەرکەوتەمان هەبێ بینەرانی خۆشەویست نابێ بە هیچ شێوازێک بەرکەوتەمان هەبێ لەگەڵ خۆراکە فرە پرۆسێس کراوەکان ئەبەدەن. ئەمە مشکیلەمان بۆ دروستەکە. ئەمە نەوتەکەیە چۆن تۆ قبول ناکەی خۆشەویستان ئەم مەسجەمەوێ بیگەێنم بە ئێوەی بەڕێز. چۆن قبول ناکەی سیارەکە و نەوتێکی تێبکەی تۆ قبولەکەی سیارەکە و دەبێ نەوتی تێبکەی؟ ئەی چۆن قبولەکەی ئەم لەشە جوانە کە خوای گەورە پێی داوی ئەمانەتە بەسەر شانی تۆوە ئەم خۆراکانی تێکەی. ئەمە لە دوایی توێژینەوە زانستیەکانە کە لە جامە بڵاو بووەتەوە بەڕێزان سەیری ئەم داتایی کە من بۆتان عەرزەکەم بەڕاستی. لە دوایی توێژینەوە زانستیەکان کە لە جامە بڵاوە گۆڤارێکی بەناوبانگا بڵاو بووەتەوە لە ئەمریکا لە 175 مناڵی ئەمریکا بەرکەوتەی ئەم خۆراکە با بڵێن فرە پرۆسێس کراوانێ. ئەم خۆراکە پرۆسێس کراوانە ئەمانە هۆکاری نەخۆشیەکانمانە. ئەمانە هۆکاری نەخۆشبوونی ئێمەیە. تکام وایە خۆشەویستان و ئازیزان با بەرکەوتەمان لەگەڵ ئەمانەیان نەبێ. ئەم لاشەی تۆیە کە خوای گەورە پێی داوین ئەمانەتە کە ئەمانەت بوو نابێ
نابێ بە هیلاکەتی بەرین بەڕاستی ئەمانە بە لە هیلاکەتمانە بە ئازیزان با ئەم وڵاتەمان هاوڵاتیانی خۆمان تەندروست بژین بەڕاستی با ئەمە لابین لەسەر قائیمەی خۆمان مەیدەن بە مناڵەکانمان بەرپرسیارین لەسەریان بۆیە ئەم فرە پرۆسێسکراوانە با نەخۆین زۆر گرنگە خۆشەویستان بۆیە ئەمە جۆری خۆراکەکانە من لەم مانگە پیرۆزەیە ئەوەی لەم گیرفانەمایە و ئەوەی من خوێندە بێتمەوە ئینشاءڵڵا و ئەوەی ئەم خیبرەی و خوێندن و توێژینەوەی منە لە 15 ساڵی پێشووە و هەموو ئەو توێژینەوە زانستیانە ئەخەمە بەردەسی ئێوە سەبارەت بەم خۆراکانە و سەبارەت بە پێیەکانی تری لە ساغی بە ئیزنی خوا بۆیە با هەوڵ دەین هەمومان بەیەکەوە کۆمەلگایەکی تەندروست دروستکەین تاکێکی تەندروست عائیلەیەکی تەندروست خێزانێکی تەندروست کۆمەلگایەکی تەندروست واللهی هەمووی بەدەستی خۆمانە هەر هەمووی بەدەستی خۆمانە دوای بۆتان باسەکەم کە زۆربەی زۆری نەخۆشەکان بە بۆنەی چیەوەیە لە حەڵقەیەکی ترا ڕێک باسی ئەواکەم کە زۆربەی زۆری نەخۆشەکان بە بۆنەی چیەوەیە یەکێک لە هۆکارەکانی ئەم خۆراکە فرە پرۆسێس کراوەیە با لە ئیمڕۆوە ئەمە سەرەتای مانگی ڕەمەزانە با بڕیارێ بین خۆشەویستان و ئازیزان و بینەرانی خۆشەویست با لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە ئەم گۆڕانکاریە ڕەمەزان بە بەردەوامی گۆڕانکاریەکە بە بەردەوامی گۆڕانکاری لە ژیانی خۆمانەکە با ئەم بڕیارە بین ئیتر لە ئیستە بە دواوە ئەم خۆراکە فرە پرۆسێس کراوانە مەهێننە ماڵەوە مەیهێننە ماڵی خۆتانەوە بە هیلاکەتمانە بامانە بەڕاستی تویشی نەخۆشیمانەکە ئەم جا تویشی نەخۆشیە بی لە ژیانت 20 ساڵ لە تەمەنتایە خۆراکی فرە پرۆسێس کراوە خۆی دوایی بەنیازی میوەیەک چاکتکە یا بەنیازی سەوزەیە یا بەنیازی گیایە چاکتکە بەڕاستی ئەمە کارەساتە واللهی تویشی نەخۆشی بی بە ئاسانی چاک نابی گیایەک ناگێتە فریات ئەبێ ژیانت بە تەواوەتی چاکەی ئەبێ ئەم خۆراکە فرە پرۆسێسکەراوانە لە قائیمەی ژیانت لابێ لای بەرن خۆشەویستان ئەوەی گرنگە ئێستاکە خۆراکەکە کە خوای گەورە بۆی باس کردوین طیباتە ئەمە طیباتەکەیە با ئێمە ئەم طیباتە بخۆین و لەگەڵی شایە زیادە ڕەوی لەگەڵیان نەکەین پایەکانی تری لە ساغی کە دێینە سەری ئەمانە هەمووی ئەنجام بین ئینشاءڵڵا لەگەڵیایە بزانم چۆن لەشێکی ساغ و تەندروست و هەمووی کۆمەلگایەکی ساغ دروستە بێ بەڕاستی لەگەڵتان نابم ئینشاءڵڵا مانگەیە بە ئیزنی خوا هەر بە کاملی لەگەڵتان نابم باسی ئەم بابەتانە و باسی معجیزە ئەکەین لەم مانگە پیرۆزەی ڕەمەزانە خوای گەورە ئەم لەشەی چۆن دروست کردووە و چۆن پاراستوێتی بە شێوازێکی گشتی دێینە سەر هەموو بابەتە لە بە ئەم بابەتانە بە ئیزنی خوا ئەگەر بتوانین خزمەتێکی ئێوەی بەڕێز بکەین ئینشاءڵڵا بۆیە ئەمە بابەتەکەی ئەمڕۆ بوو زۆر هەڵەگرێ دێمە سەری دانە بەدانە بەڵام ئێستا با بڕۆینە لای ئەو دوو هاوڵە بەڕێزم ئەو دوو شێف و خەبیرە لە خۆراکە با بڕۆینە لایەن ئینشاءڵڵا با بزانین ئەمڕۆ چیان بۆ دروست کردوین و منیش یەکێک لەو بابەتانەی کە دروستیان کردووە دێم باسییانەکەم ئینشاءڵڵا بە تەواوەتی دێم هەموو ئەو پێکاتانەی کە یەکێ لە بابەتەکان چونکە خۆشەویستان لە بیرتان نەچێ ئەو خۆراکە طەبیعیە و طەیبەی کە باسیەکەم واللهی هەر دانەیەک لەم خۆراکە طەیباتە ئەم خۆراکە پاک و جوانەیە هەر دانەیەکی معجیزەیەکی خوایە بۆ ئێوەی بەڕێز و بۆ لاشەی ئێمە دێینە سەری دانە بەدانە بزانین چەندێ جومبەلەن فریان ناکەوین بە هیچ شێوازێ فریان ناکەوی باسی ئەو نیعمەت و پێدوەزانتان بۆ بکەم لە خۆراکەکانە بەڵام هێوا شێواش دێینە سەری بایەسە بڕۆمە لای هاوڵانم ئینشاءڵڵا با بزانین چیان بۆ دروست کردین ئینشاءڵڵا سەرەتا سڵاوتان لێبێ لە ڕێزان چۆنن با جارێ بڕینە لای شێفی زەڵاتە خەبیری زەڵاتە دادەشێما چیت بۆ دروست کردی سڵاو بەخێر بێن ڕەمەزان پیرۆز بێ لە تەواوی گیان تایبەتیش خەڵکی کوردستان خۆشحاڵم لە بەرنامەی خۆراک دروستی لەگەڵ بەڕێست و شێف دیار لێرە کۆبوونەتەوە بەنامە پێشکەشکەین ئینشەڵڵا بەدڵی بنێران و ئەبێت ئەوە سوودی لێبینن من شێف شەیما ئەمڕۆ زەڵاتەی
هنا جاردن زلات بكردي بيلن باخشي زلات باخچەی زەڵات بەڵێ پێک هاتووە پێڵێن باخچەی زەڵاتە خۆشەویستان بەڵێ. بزانین باخچەی زەڵات باخچەی زەڵات. پێشەوەی باسیەوە بکەی چەند جۆر زەڵاتاکەی من تا ئێستا 167 زەڵاتم هەیە 167 بەڵێ 167 زەڵاتە بەڵێ جۆری زەڵات نووسیمەتەوە بەڵێ نووسیمەتەوە ماشاءالله. کردوشمە بەفعلی زواتە 167 جۆ زەڵاتە ئەم پێشەوەی بەڕێزت باس کرد خۆشەویستان زەڵاتە گەورەترین نیعمەتە گەورەترین نیعمەتە بۆ ئێمەیە بەڕاستی دوای بۆتان باس دەکەم نیعمەتەکانی چییە لە بابەتی زەڵاتێ فەرموون زەڵاتەکەم پێک هاتووە لە کلەرمی سوور لەگەڵ کلەرمی سوور بەڵێ خەیار جێزەر تەماتە جێزەر تەماتە بەڵێ لە کاهوو هەردوونا کاهوی فەڕەنسی کاهووە؟ بەڵێ کاهوی ئەو فەڕەنسی کاهوەیە چییە کاوی فەڕەنسیە دوونا ئەتێکەڵە یعنی تۆ زێدێکمەنە لێرە بەڵام بەشی خۆیار هەیە باش. مارکێتەکان دەسەکەوێت ئێستا ئەوانم حاضر کردو و کلەرمەکەمەوە کلەرمەکە بە زەیتی زەیتون لەگەڵ لیمۆ زەیتی زەیتون، بەڵێ لەگەڵ لیمۆی فرێش ئامادەیەکەم وەلەگەڵ یا سۆسێکمانەیە سۆسەکە پێک هاتووە لە زەیتی زەیتون هەموو سۆسێک حەزەکەم بینەران ئەو بزانن هەموو سۆسێک ئێمە لەگەڵ سۆسانین زۆر بەڵێ سۆسەکە خۆراک نەپسپۆرانی خۆراک وەکو من نەپزیشکانی خۆراک لەگەڵ سۆسانین زۆر ساوسەکەی تۆ چی جیاوازێکی خۆی زەڵاتە یعنی سۆس لە بیرمانە چیە سۆس خۆشەویستان سۆس لە خۆراکی پرۆسس کراوەکانە واتە سۆس لە پرۆسس کراوەکانە بابێنە سەر سۆسەکەی تۆ بابزانین سەرچاوی پرۆسس کراوەکەی چییە زۆر باشە من سۆسەکەم پێک هاتووە لە زەیتی زەیتون زەیتی زەیتون کاکی بەهار بەڵێ لەگەڵ ئاوی لیمۆی فرێش لەگەڵ کەمێک خوێ زۆر کەم خوێ لەگەڵ ترش ئەمە شتێکی زۆر سروشتیە پیامانی کە باسی کردەوە گەڕوا لەگەڵ خەردەل زەیتونەکەشی یونسە باشترین زەیتونە باشترین زەیتی زەیتونە بەڵێ ئیتر تۆ ئەمە زەڵاتەکە ئەمڕۆمان پێک هاتووە لە باخچەی زەڵات ئازیزان زەڵاتە کە لە میوەیتیانە بەس زەڵای بەس لە سەوزەیە زەڵاتی میوەشمان هەیە بەس ئەم ڕقم ژاردووە بەڵێ خۆشەویستان سەوزە وەکو وتم گەورەترین نیعمەتە نیعمەتەکانی لەکوێیە نیعمەتەکانی لەوەیە هەموو کانزاکانیان تایە ئەنجا لەگەڵ کانزاکانە ڤیتامینەکانی تایە بەڕاستی پڕی ڤیتامینە یەک دنیای ڤیتامینی تایە و لەگەڵی شایە ڤیتامینەکانە لە هەمووی مهمتر ئەو ڕنگانەیە ئەنجا ڕەنگەکان بەڕاستی زۆر مهمە هەموو ڕەنگێک لەم ڕنگانە دژە ئۆکسانێکی تایە بۆیە دژە ئۆکسانەکەی زەڵاتەکان هەمووی پێکاتەیەکی جیاوازی تایە بەڕاستی ئێستا تۆ ئەمانە تێکەڵکەین بەیەکەوە نیعمەتێکی زۆر گەورە دروستە بێ بەڕاستی من خۆشەویستان ئیسە دێم باسی چیتان بۆکەم باسی بەس ئەم کەلەرمەتان بۆکەم تۆ سەیریکەن بەڕێزانی یەک کەلەرمێ دێم باسێکم بۆتان ئێستا بزانم ئەم کەلەرمەی کە دادەشەیما دروستی کردووە چی گرنگە بۆ لە چی مرۆڤ با بڕۆمەوە سەر سڵایدەکان بۆ ئەوەی بزانن ئەم کەلەرمە بەس کەلەرم تەسەورکەن بەس کەلەرم ئەنجا سەیری ئەو نیعمەتەکەن بەڕێزان سەیری ئەم نیعمەتی خواییەکە لە کەلەرما دروست بووە بەڕاستی نیعمەتە خواییەکە بەم شێوازێ وەکو کەلەرم یەک دنیایە کانزایتیایە یەک دنیایە فیتامیناتی تایە دنیایە کانزایتیایە دنیایە فیتامیناتی تایە و لەگەڵیشە بە تایبەت ڤیتامین سی و ڤیتامین کەی طبعاً کالۆری هیچ نییە ئەمە زیرۆ کالۆریان کالۆری زۆر کەمە باشە چکە شەکری کەمتیایە ئەمە یەک خاڵێکی تر لە خاڵەکانی زۆر گرنگی بابەتی کەلەرم چی تایە مادە ڕیشاڵەکانی تایە ئەم مادە ڕیشاڵانەی کە لە سەوزەیە هەیە خۆشەویستان ئەمانە خۆراکی سوودبەخشی ئەم بەکتریایە کە لە ڕیخۆڵەی توایە ئەم بەکتریایانە یەکجار گرنگن بۆ لەشی مرۆڤ یەکجار گرنگن بۆ لەشی مرۆڤ بەڕاست زۆر گرنگن ڕۆژێک بەس باسی چیەکەم باسی بەکتریاکانی سوودبەخشت بۆک بەکتریاکانتان بۆکەم چۆن ئیشەکەن و خوای گەورە چۆن ئەم ئیشەی پێداون و چی سوودێکیان هەیە بۆ لەشی مرۆڤ بۆیە زۆر گرنگە ئەم بەڕاستی ئەم مادە ڕیشاڵانە و بە تایبەت لە سەوزەکانایە بە تایبەت لە سەوزەکانە هەیە دیارە لە میوەیە زۆرە و لەگەڵی شایە لە دوای باسەکەی لە دانێوڵەکانیشە هەیە باشە چی وای کردووە ئەم کەلەرمەیە ئەم هەموو سوودەی هەبێ واتە بە چیەوە ئەنازێ یەک ڕەنگەکەی و لە هەمووی مهمتر جۆرێکی دژە ئۆکسانی تایە
کە پێوترێ ئەم دژە ئۆکسانە پێوترێ ئەنثۆسایانین. ئەمە گەورەترین دژە ئۆکسانە کە لە خۆراکە. تەبەن دژە ئۆکسان من دێمە سەر دژە ئۆکسانەکان، باسی هەموو لیڤڵەکانی ئەمور لیڤڵەکانی دژە ئۆکسانەکانتان بۆکەم. ئێمە دژە ئۆکسانەکان جۆرێک ئەبێ لە خۆراکەوە بەدەستمان بێت. ئێ باشە لە خۆراکەوە بەدەستمان بێ، لە کوێوەمان بەدەستمان دێ؟ لە خواردنەوە، لە یەکێک لەو سەرچاوانە لە چیایە؟ لە سەوزەکانە. بۆیە ئەم کەلەرمە یەک دنیا دژە ئۆکسانی تایە و ئەم دژە ئۆکسانانە سەیری کرد. سەیری سوودی ئەم دژە ئۆکسانانە چییە؟ یەکەم، خاڵی یەکەم زۆر گرنگە هەوکردنت بۆ کەمەکات، هەوکردنی لەش کەمەکات. دووەم، زۆر پارێزگاری لە دڵت ئەکا بەڕاستی و لەگەڵی شایە لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەگەری تویشبوونت بەندی شێرپەنجە کەمەکاتەوە و لە هەموویە گرنگتر ئەوەیە بۆ مێشکی مرۆڤ باشە ئەم دژە ئۆکسانانە. ئاگاتان لێ بەڕێزان، ئەمە یەک سەوزە من باسم کرد وە بە بەسیتیش و بە ئاسانی بۆم باسکردن. ئەی بێمە سەر دانە بەدانەوەی ئەم سەمزانە ئەبێت چ گەورەیەکی چ نعمەتێکی گەورە بێ. ئەمە بەس چی بوو؟ ئەمە بەس با بڵێن بەس خۆراکی با بڵین سەوزە و ئەویش کەلەرمە. باش، ئێستا دێمە سەر چی؟ دێمە سەرەوەی کە وەکوتم ئەم دژە ئۆکسانانەی کە زۆر تیا بوو. بەڵام ئازیزان لە بیرتان نەچێ، دووبارە یەکەمەوە و لە چەندەها بەرنامە دووبارەم کردوتەوە بەڕاستی. ئەویش ئەوەیە ئەبێت مرۆڤ خۆراکی تەندروست بخوا، هەموو ژیانت تەندروست بێ، پێیەکانی لەش ساغیت هەبوو بێت، واتە وەرزش بکەی، باری دەرونیت باش بێ، هەموو پێیەکانی لەش ساغی و کرد بێ، خۆراکی تەندروست و خۆراکە تەواوەکەت خواردە بێ. ئەم جارە ئەم خۆراکانە زڕۆڵی سوودی بگەورەی هەیە بۆ تۆ بۆ لەش. نابێ ژیانت لەسەر خۆژیانێکی لەسەر ژیانت لەسەر ناڕێکی ڕۆشت بێ، بە کەیفی خۆت خۆراکە پرۆسێسکراوەکانت خست بێتە لەشتەوە، بە کەیفی خۆت ژیانی ناتەندروستت هەڵبژاردە بێ، بە کەیفی خۆت ئەم ڕێگا ناتەندروستە هەڵبژاردە بێ، لە هەموو پایەکانی لە ساقی و شەقێکت تێ هەردا بێ. چکە ئێمە واین هەتا نەخۆش نەکەوین اینجا ئەڕۆین خەریکی خۆمانە بین بەڕاستی. ئەمانە و کرد بێ ئەم جا بە نیازبی بێی کەلەرمی فەقیر فریادکەوێ، وەڵا فریاد ناک، نەبەخوا فریاد ناک، کەلەرم فریاد ناکەوێ گە ژیانت تەندروست نەبێ. بەڵام نیعمەتێکی زۆر گەورەیە. خوای گەورە یەک دنیا پێکاتەی وەکوتم تایە دروست کردووە، بەڵام ئەبێ هەموو ژیانت تەندروست بێ. ئەم جارە ئەمە ئیسپادەی لێکەی. با بڕینەوە لای دیسانەوە ئەمە بابەتی یەک دانە سەوزەکە من بۆتانم باس کرد، بەڵام بە کورتی بۆتانم باس کرد. ئەڕۆینەوە لای ئینشاءڵڵا هاوڵی خۆشەویستمان مامۆستا دیار سەلامت بی ئینشاءڵڵا. پێمان بڵێ بەڕێستان چیتان کردووە؟ وەڵام من برنجی درێژی سپیم کردووە، برنجی قووە. ئەم برنجە بەس بە سادی دروستمان کردووە. ڕۆژێ باسی برنجەکەین خۆشەویستان ئینشاءڵڵا. ئەمەش برنجی زەعفەرانە، هەر بە برنجی درێژی قوو دروستم کردووە لێمە وەسڕاشەوە. باشە، ڕۆژێک ئینشاءڵڵا باسی زەعفەرانەکەین، باسی ئەو لیمۆ قاچکەش بێنم. باش، واتە خۆراکە سەرەکیەکە چییە؟ قاچکە و برنجە. قاچک و برنج. بەڵێ بەڵێ. ئەمڕۆ قاچک و برنج بۆ دروست کردین. ئەمە قاچکە. ئەمە قاچکە. بەڵێ. تەواو. بە تەماتە دامناوە لەگەڵەیە. جوان. پۆلبیبەرم تێکردووە لەگەڵ پاپریکام تێکردووە. جوان. کەمێکیش خوێم تێکردو تاوە زەیتی یونوسا. ئەمە زەیتی زەیتون دروست کردووە. بەڵێ بەڵێ. ئەها خۆشەویستان بە زەیتی زەیتون دروستی کردووە. زەیتی زەیتونێکە لە نیعمەتە گەورەکانە. طبعاً هیچ مەجالێکی تیانە، نیعمەتێکی زۆر گەورەیە زەیتی زەیتون و ئەو پێکاتانەی کە دروستی کردووە. ها بەڕێزان سیرکە تەماتە لە خۆراکە طەبیعیەکان و خۆراکە تەندروستەکان. و قارچک بۆ هەندێک کە زۆر کەم، هەندێک کەسی بەڕێز حساسەتی ئەبێ بە قاچک بەو پێکاتەی کە لە ناوێتی، هەندێک کەس زۆر کەم. بەڵام وەکو خودی خۆی ئێستا دێمە سەری بزانە قارچک چی نیعمەتێکی تایە بەڕاستی، بۆچی گرنگە بۆ لەشی مرۆڤ. وەکوتم
قارچێکیش طبیعیە و خۆراکێکی تەندروستە بەڕاستی و لە هەمووی مهمتر ئەو پێکاتانەی کە دروستی کردووە بەڕاستی دەستی خۆش بێ یاخوا خۆی گەورە مۆفەقەکە لە هەمووی مهمتر ئەوەیە کە بە زەیتی زەیتون دروستی کردو یعنی زەیتی زەیتون نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە سەرچاوەیەکی چەوری و وزە و هەچی شت هەیە بەڕاستی لە لەشایە و ڕۆژێک دێم ئینشاءڵڵا باس مەوزوعی بابەتی زەیتەکانە بۆ ئەکەم لەم بەرنامەیە و باسی زەیتی زەیتونەکە باش ئێستا ئەمە خۆراکەکەتە خۆراکێکی تەندروست بوو دەست خۆش بێ و لەشت ساغ بێ یاخوا خۆشەویستان ئەم قارچەکە من با بڕۆمەوە بۆ ئەوێ باسی قارچکتان بۆ کەم بەڕاستی با بڕۆمەوە بابەتی قارچک با بزانین قارچک چییە چکە من ناتوانم فریا ناکەم خۆشەویستان هەموو پێکاتەکان چکە هەر هەمووی وەکوتم نیعمەتی گەورەیە و پێکاتەی زۆر زۆر گەورەی نیعمەتی تایە بەڵام ناتوانم بەڕاستی باسی هەموویتان بۆ بکەم بۆیە باسی یەکێک لە پێکاتەکان خۆراکە سەرەکیەکەی بۆکوتم خۆراکی قارچکە قارچک چییە با بزانین چی سوودێکی هەیە قارچک ئەمە قارچکە باشە قارچک طبعا سەرچاوەیەکی گرنگی پرۆتینە پرۆتینی تایە قارچک و لەو ڕۆکانەیە کە پرۆتینی تایە باش لە هەمووی مهمتر چی وای لێ کرد طبعا قارچک چی تایە قارچک کۆمەڵێک کانزای تایە لەوانە زنکی تایە لە هەمووی مهمتر سلینیەمی تایە لە هەمووی مهمتر سلینیەمی تایە ئەم سلینیەمە خۆشەویستان ئەمڕۆ باسی کەم بەیانی تەواوە بم ئەم سلینیەمە ئەمڕۆ باسی کەم بەیانی تەواو سلینیەم گەورەترین نیعمەت و یعنی زۆر گرنگە بۆ لە لەشایە بۆ دروستبوونی لە کاتی دروستبوونی دژە ئۆکسانەکان پێویستت بە پێکهاتەیەکە پێویستمان بە چییە پێویستمان بە سلینیەم لەکوێ هەیە سلینیەم واتە لە قارچکایە هەیە ئەمە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی لە هەمووی مهمتر وەکوتم زنکی تایە قارچک زنکی تایە و لەگەڵی شایە کۆمەڵێ ڤیتامیناتی تایە بەڵام ئەوەی وا لە قارچکی کردووە و خۆی بنازێ وەکو چۆن لە کەلەرم وتمان دژە ئۆکسانێکی تایە ناوی ئەنتۆسایسین ئەمەی کە خۆی پێوە ئەنازێ ئەی چی لەوە قارچکی کردووە کە خۆی پێ بنازێ بابەتی ئەو مادە ڕیشاڵەی کە تایەتی یەک مادە ڕیشاڵەیەکی تایە خۆشەویستان بە ناوی چییە بە ناوی بێتا گلوکانە ئەم بێتا گلوکانە لە شۆفانی شاهەیە لە شۆفانی شاهەیە ئەمە نیعمەتێکی گەورەیە بۆ ئەم ڕیخۆڵەی تۆیە نیعمەتێکی زۆر گەورەیە بۆ ڕیخۆڵەی تۆ ئەم مادە ڕیشاڵەیە کە خۆراکی بەکتریاکانی ڕیخۆڵەیە و لەگەڵی شایە کە ئەڵێم بەکتریای ڕیخۆڵەیە خۆراکی ئەوانە چونکە ئەو خۆراکەی ئەوان لە ئەنجامە شتێکت پێ ئەدەن لە لەشی مرۆڤ دوایی هەر دێمە سەرێ بە تەواوەتی ئەویش چییە ئەویش کۆمەڵێ ترشە چەوریە ئەم ترشە چەوریانە خۆراکی خانەکانی ڕیخۆڵەیە خۆراکی خانەکانی ڕیخۆڵەیە بۆیە بێتا گلوکانی تێ ئەم بێتا گلوکانەی وەکوتم لە شۆفانی شاهەیە نیعمەتێکی زۆر گەورەیە و ناوەندێکی جوان ئەبەخشێتە کوێوە باش ئەبەخشێ بە ڕیخۆڵەکانت و لەگەڵیایە بە پێی توێژینەوە زانستیەکان ئەوانەیان بۆ سەلماندوین کە ئەوەی بۆ سەلماندوین کە ئەم بێتا گلوکانەیە ڕۆڵێکی باشی هەیە بۆ بەرگری لەشی ئینسان ئاگاتان لێ یعنی لە لەشە دژە ڤایرۆسە لە لەشایە دژە خانە شێرپەنجەیەکانە لە لەشایە هەوکردنت بۆ کەمەکاتەوە و لە لەشایە وەکوتم زۆر گرنگە بۆ ڕیخۆڵەی مرۆڤ زۆر گرنگە بۆ چی زۆر گرنگە بۆ ڕیخۆڵەی مرۆڤ ئەمە هەمووی چییە ئەمە بەس قارچک ئەمەی کە باس یەکەم ئەمە بەس قارچکە بەڕاستی ئەمە بەس قارچکە فەئەم هەموو سوود و طبیعیە بەکووتم ئەمە لە قارچکە هەیە و لە ئێستا زۆر گرنگە بۆ بەرگری لەش بۆیە زۆر گرنگە بۆ بەرگری لەش قارچک باشە بەڕێزە ئەمە لەکوێیە ئەمە بەس بە تەنیا لە قارچکایە بەڕاستی ئەمەی من باسم کرد ئاگاتان لێ خۆشەویستان ئەمەی کە من باسم کرد ئەم قارچکەم باس کرد و لەگەڵیایە ئەم کەلەرمەم باس کرد ئەمانە هەمووی نیعمەتێکی گەورە بوون
لەو خۆراکە تەواوەی کە باسم کرد کە لە بیدایەتەوە باسم کرد بەشێکن ئەمانە لە خۆراکی تەواو کە ئەبێ بەرکەوتەی ڕۆژانەی ئێمە بێ بەڕاستی بەرکەوتەی ڕۆژانەی ئێمە بێ خۆراکە پرۆسێسکراوەکانمان ئەبێ بەرکەوتەمان کەم بێ لەگەڵایە و ئەوەی کەمێک پرۆسێس کراوە ئاساییە چونکە سەرچاوەکەی طبیعیە ئاساییە ئێمە بەرکەوتەمان لەگەڵا بێ بەڵام فرە پرۆسێس کراوەکان بە هیچ شێوازێک نابێ بەرکەوتەمان لەگەڵیانە هەبێ بەڕاستی ئەمە ئەوەی من باسم کرد ئەوە لە گروپی خۆراکەکانە من دێم هەموو ڕۆژێ باسی ئەو گروپە خۆراکانتان بۆکەم کە لە لای خۆمان ئێمە توانین بەکاری بێنین ڕۆژانە دیسانەوە ڕۆماوێ خۆشەویستان دیسانەوە ڕۆم بۆ لای هاوڵانم و سەیرەکەین با بزانین زەڵاتەکە ئێستاکە ئامادە بووە و لەگەڵ خواردنەکەیە السلام علیکم زەڵاتەکەم حاضر بووە ئەگەر پێمان بڵێ شێوازەکەی چۆنە چکە بۆ ینی بینەران و بیسەران حەزەکەن دوای دروستیکەن دووبارە درستی گەێنەوە ینی هەر پێمان بڵێ چۆن دروستێکەکەی بە تەواوەتی ینی گێزەرەکە ئەتوانی بەڕەندە ئۆشتوانی بەدەست جوانە خیارەکەش هەتوانی بەدەست لەتم کردووە جاسنکە بەکارنێناوە کاهوەکەەوە تۆزە نە گەورە نەبچووک لەگەڵ کەلەرمەکەش هەر ئوتۆ ئاسایی تەماتەکە تەماتەی وردمان بەکارێنەوە سۆسەکەش زیتی زیتون ئاوی لێمۆ خەردەر لەگەڵ ترش و تۆزە کەمێ خوێ زۆر باش خۆشەویستان ئەوە پێکاتەکەیەتی کە دادەشەما باسی کرد بەڕاستی ئەگەر سەیریکەن بە جوانی ئەگەر تۆزێک بێت چکە دەستمی هێنی لەسەر نیە ئەگەر بە جوانی سەریکەنسان خۆشەویستان سی کە بزانام چەند نیعمەتێکی گەورە لەم خۆراکەیە بەڕاستی ساکە دروست بووە لەم زەڵاتەیە دروست بووە ئەوانەی کە زۆر گرنگە بەڕاستی دروست بووە هەر هەمووی ئەمانە چی زەیتە نیعمەتی زەیتونەوە یەک دنیای نیعمەتە لە ڕۆژێکا باسیکەم چەندێ گرنگ و لەگەڵ یایە خەیار و لەگەڵی شایە هەموو ئەو کاهوەیە کە باسی کرد ئەم جێزەرەیە کە هەموو ڕەنجێک هەرێکێکی و ڕەنجێکیان هەیە هەرێکێک و دژە ئۆسانێکی تایە ئەگەر وەڵڵاهی ئەگەر ئەم خواردنە خواردنی ئێمە بێت ئیتر تکام وایە یعنی زۆر تکام وایە خۆشەویستان و بەڕێزان لە دوای ئەم بەرنامەوە مەڵێن هەرێکێک و قسەیەکمان بۆ کاو هەر یەکێک و ئەڵێ سەرمان لێ تێکچ وەڵڵاهی نابێ وا بڵێ بەبیللا پسپۆرانی خۆراک و پزیشکانی خۆراک لێک یەک قسەیەکەکەن بەڕاستی یەک قسەیەکەکەن ئەویش ئەوەیە کەس لە پسپۆڕی خۆراکە نە لە پزیشکی خۆراکە نە پسپۆری خۆراکە نەیوتووە زەڵاتە مەخۆ هەر هەمومان ئەڵێن زەڵاتە نیعمەتێکی گەورەیە و لە خودی خۆی خۆراکێکی تەواوە و گەورەترین نیعمەتە من بەس باسی یەک مادێکم بەس باسی ئەوەم کرد ئەگەر یەک کینێکم بیتی ئازێر نەبێ چەتاڵێکم بیتێ یان کەوچکێک بۆی من دەستی پێ ئەو کەوچ دەستە خۆش ئەها خۆشەویستان یعنی من بەس باسی ئەمەم کرد باسی نیعمەتی ئەمەم کرد چی تایە بەس ئەم نیعمەتانەی کە لەم کەلەرمەیە باسم کردو ئەی ئەو نیعمەتانی لەم زەیتونەیە بێت چی بێ ئەو هەموو دژە ئۆکسانەی کە لە زەیتونەکەیە چییە بێ و ئەم هەموو ئۆمیگاسەیەی کە لە زەیتونەکەیە ئەبێت چی بێ و ئەم هەموو پێکاتە خۆراکیەی لە زەیتونەکەیە زەیتون کە زۆر نیعمەتێکی گەورە ئەی باشە ئەم هەموو نیعمەتە و پێکاتە خۆراکیەی کە لەم جێزەرەیە هەیە بەڕاستی ئەم هەموو ڤیتامیناتەی کە لەم جێزەرەیە هەیە بەڕاست ئەمە هەمووی لە خەیارە وجودی هەیە لە تەماتەیە وجودی هەیە لە کاهووە وجودی هەیە ئەمە چییە و توێتی مەیخۆ یعنی من ئەمەیە بزانم کێ و توێتی کەس هەیە پسپۆرێکی خۆراک بڵێ ئەم زەڵاتە مەخۆ کەس نییە هەمومان یەک قساکەین والله هەمومان یەک قساکەین هەمومان ئەڵێن خۆراکێک کە سەرچاوەکەی خۆراکێکی هاوسەنگ و خۆراکی تەواو بیخۆ ئیتر ئەم پرسیارە مەکەنەوە خۆشەویستان یەکی ئەڵێ سەرمانی لێ تێکدا و نازانم یەکی ئەڵێ قسە ئەکان و ئەڵێن و نازانم تا هەمومان ئەڵێن ئەم زەڵاتەیە گەورەترین نیعمەت ئەم زەڵاتەیە گەورەترین نیعمەتە با هەمومان ئەم زەڵاتەیە بخۆین و شێوازی ژیانیش مهمە ئەتەنیا زەڵاتەنە و لەگەڵی شایە خۆراک وەکوتم لە گروپە خۆراکیەکان ئازیزان لە گروپە خۆراکیەکان زەڵاتە سەرچاوەی چییە ئێمە گروپە خۆراکیەکان سەرچاوەیەکمان هەیە وەکو
سەرچاوی پرۆتین و سەرچاوی شەکر و سەرچاوی چەوریەکانمان هەیە باشە وەکو مەسەلەن بۆ نمونە دانێوڵەمان هەیە وەکو بۆ سەرچاوی شەکر ئەم زەیتایی با بڵین زەیتون و زەیتی زەیتون و چەوریەکان کە لە گۆشتەمەنیەکانە هەیە و لە چەرەساتیشە هەیە ئەوە سەرچاوی باشی چەوریە و لەگەڵی شایە چیمان هەیە و لەگەڵی شایە پرۆتینمان هەیە پرۆتینیشە بێ بە دوو بەشەوە سبەینە ئینشاءڵڵا باسیەکەم باسی پرۆتینتان بۆ کەم سبەینێ ئەو پرۆتینەی کە باسەکەن ئینشاءڵڵا دوو سەرچاوی هەیە ڕۆکەکان و لەگەڵ ئاژەڵەکان ئەوانە چیمان پێدەن ئەوانە بەردی بناغی لەشمانن ئەوانەی کە باسم کرد بە تایبەت پرۆتین و وزەشمان پێدەن کە لە شەکر و لە چەوریایە ئەی ئەمانە ئیسفادەی چییە سەوزە و میوەکان ئیسفادەی چییە واتە ئێمە پێویستمان بە وزەیە پێویستمان بە پێکاتەکانی لەشە دروست بێ لەو سەرچاوی کە باسم کرد بەڵام ئەوەی کە سەوزە و میوەکانە پێویستمان بۆ شی پێێتی پێویستمان بۆ کانزاکان پێێتی پێویستمان بۆ مادە ڕیشاڵەکانە پێویستمان بۆ فیتامینەکانە و لەگەڵی شایە پێویستمان بە و دژە ئۆکسانانەیە کە خوای گەورە پاراستنی و لەو خۆراکانە هەیە بە تایبەت لەمەی کە دادەشەیما بەڕاستی شتێکی جوانت دەست بۆ دروستکردین و لە ساغ بێ و دەستە خۆش بێ سەرخۆش مەمنون دێنەوە لای تۆ ئینشاءڵڵا ئەگەر خۆراکە و گەشتتە چۆ خواردنەکە و گەشتتە چۆکە من دەقە چارێکی تر تەواوە بێ برنجەکانم زۆر باشە قاچکێکش دەرناو فڕنایە چاکی گوڵە باخشمان هەیە چاکی گوڵە باشمان هەیە جوانە ئەوەی شەڵا ڕۆژێک دێنە باسی چای بەڕاستی ئیسفا چییە چای بەس خۆشەویستانە بیرتان نەچێت ئێستا ڕەمەزانە حەزیەکەم تۆزێک باسی ڕەمەزانتان بۆ بکەم بەڕاستی چکە دام ناوە ڕۆژێک باسی ڕۆژتان بۆ بکەم بەڵام هەر تۆزێک بۆ بابەتی ئێستا لە چای بە تایبەت چای پێم باش نییە لە هینا زۆر بخورێت چکە ئێمە لە ڕەمەزانە کۆمەڵی گۆڕانکاری بە لەشمانە دێت حقیقەتەن لەو گۆڕانکاریانە کە دێ بە لەشمانە مەسەلەن بۆ نمونە لەشمان ئێستا هین نەبووە باشە تۆزێک خۆتان ڕۆژوو تۆزێک سێسە بۆ لەشی مرۆڤ بۆیە کەمێک سرێسە بۆیە سێ ڕۆژی یەکەم چوار ڕۆژی یەکەم جاری وایە دوو ڕۆژ سێ ڕۆژ تۆزێک قورسە لەسەرمان بەڕاستی ڕۆژوو ئەم ڕۆژۆ تۆزێک قورسە بەڵام لە دوای چوارەم ڕۆژ و پێنجەم ڕۆژۆیە واش ئێمە لەشمان باشە بێ یاتا فێریە بێ فێری لەگەڵ ڕۆژۆکەیە ڕادێ ڕاهاتن بەڕاستی بۆیە یەکێک لەوانەی کە لە توشمانە بێ لە مانگی ڕەمەزانە ئازیزان ئەویش ئەوەیە ینی هیلاکیەکی یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ بەڕاستی تووشی هیلاکیەکە بین و لەگەڵی شایە سەرێشە توشمان ئەبێ سەرێشەکەیش هۆکارەکەی چییە توشمانە بێ لە ڕەمەزانە بە تایبەت لە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی ڕەمەزانە خۆی باشتر وایە پێشی ڕەمەزان خۆت ئامادەکەی بۆ ئەم گۆڕانکاریانە باشتر وایە پێشی ڕەمەزان خۆت ئامادەکەی بۆ ئەم گۆڕانکاریانە بەڵام ئەمانە واریدە لە مانگی ڕەمەزانە یاکی سەرێشەیە بۆچی سەرێشە توشتە بێ لەبەرەوەی خەومان تێکەچێ نەفەری وایە تا پارچە و ناخەوێ بەوە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەوە وات لێکا بەڕاستی کە تووشی سەرێشە بێ لەگەڵی شایە مەسەلەن احتیمالە شەکر کەم بێتەوە لە لەشە بۆ واو لێکا تووشی سەرێشە بی و لەگەڵی شایە وەکوتم خەو و لەگەڵ شەکرە و لەگەڵ ئاوە خواردنەوەی کەمبوونی ئاو لە لەشایە مرۆڤ وا لێکا تووشی سەرێشەیەک ببێ بەڕاستی و هەم گرنگترینیان ئەوەیە هەندێکمان ئێمە خۆمان چاخۆرین بەڕاستی یا قاوەخۆرن هەرچەنە قاوە کەمتر بەڵام چاخۆری کاتێک کە چا کەمەکەیتەوە تۆ لە پڕا چاکە و کەمەکەیتەوە کە ئەم چایە کەمەکەیتەوە بەڕاستی واو لێدێ چی واو لێدێ ئەگەری توشبوونی سەرێشت زۆر بێ بۆیە باشتر وایە لە پارشێوە ئەگەر لە بێت پێشی ڕەمەزان کەمتر چایت خواردێ بەس لە پارشێوە ئەگەر خۆی چاکەم بخۆی لەوەیە چکە لە بیرمان نەچێت چا خودی خۆشی تۆزێ وشکت ئەکاتەوە تا ئەو کەسێک کە چا زۆرەخوا ئەڕاتە سەر ئاو بۆ بابەتە بۆ میز بۆیە باش نییە خۆشەویستان ئەمڕۆ باسمان کرد بەڕاستی خۆراکێکی هاوسەنگمان باس کرد گروپە خۆراکەکان کە خۆراکە سەرەکیەکەی خۆراکی سەرەکیمان ئەبێ ژیانمان خۆراکی ژیانمان سەرەکیەکەمان ئەبێ لە خۆراکە تەواوەکان بێ
پرۆسس کراوەکان دوو جۆرن جۆرێکیان بەرکەوتەمان هەبێ ئاساییە جۆرەکەی تر بەرەکەوتەمان هەبێ کەمتر بەرکەوتەمان هەبێ بەڵام فرە پرۆسس کراوەکان کە باسم کرد نابێ بەرکەوتەمان هەبێ و باسی من پێکاتەکانی ئەو خۆراکیانم کرد ئینشاءڵڵا بۆ هەڵقەی دابێ ئینشاءڵڵا و بابەتێکی تری خۆراک لە خزمەتتان نابین ئینشاءڵڵا